خۆشەویستانی کورسا دیوسڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆڕامای ئەم شەوتان پێشکەش دەکەیت. کۆمەڵێک بابەتی زۆر خێرا لەسەر ساحەی سیاسی هەرێمی کوردستان و تەنانەت عێراقیش بڕێوە دەچن بە جۆرێک کە ململانی سیاسەکان گەیشتونەتە ئاستێک تا ئێستا بڕیاری یەکلاکەرەوە چ بۆ پێکهێنانی کابینەی نوێ حکوومەت هەرێمی کوردستان و چ بۆ پێکهێنانی یان دیاریکردنی سەرۆک کۆمار و سەرۆک وەزیرانی داهاتووی عێراق یەکلاکەرەوە نین. هەوڵەکان بەردەوامن بۆ لێک نزیک بوونەوە بەڵام تا ئێستا دەرەنجامێکی یەکلاکەرەوە یانەوە تۆی نەبووە. لە چەند ڕۆژی ڕابردوودا وەک لای هەموو لایەک ئاشکرایە چێتی نیشتیمانی کوردستان و نەوەی نوێ وەک دوو هێزی براوی پەرلەمانی کوردستان لێک نزیک بوونەوە و هاوپەیمانێتیشیان پێکێنا بۆ ئەوەی کە بتوانن ڕێڕەوی حکومڕانی ڕاست بکەنەوە بە ئومێدی ئەوەی کە دوای ئەوەی لەسەر چاڵنجێشی بەڕێز شاسوار عەبدولواحید سەرۆکێکی نیشتیمانی کوردستان وەڵامی دایەوە کە بەیەکەوە ئەمە تا ئێستا هەنگاوی بۆ نەندراوە کە بۆ پێکێنانی کابینە و واش پێ ئەچێ پارتی نیگەران کرد بێ. لەلایەکی ترەوە بڕیارە ئەم شەو جارێکی تر چوارچەوەی هەماهەنگی کۆ ببێتەوە بۆ ئەوەی بڕیار بدەن لەسەر دیاریکردنی یان پاشەکشە پێکردن یان دووبارە جێگیرکردنی بەڕێز نووری مالیکی بۆ پۆستی داهاتووی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق. و یەکێک لە پێشهاتەکانیش کە ئەمڕۆ لە دوای عەسرەوە چوونی هێزەکانی پارتی دموکراتی کوردستانە بۆ سەر نووسینگەکانی کەناڵی NRT کە نووسینگەکانیان داخست وەکو خۆیان باسییان کرد کە بەهۆی بڕیارێکی یاسایی و داواکاری گشتیە. بەڵام بەرپرسانی تەلەڤیزۆنی NRT باسییان لەوە کرد کە ئەوە بڕیارێکی سیاسی و حزبیە. لەگەڵ بەڕێز ئاریان تاوگۆزی ئەندامی باڵا لەنەوەی نوێ گفتوگۆکەی. بەڕێز کاگەرێ بخێر. سوپاس بۆ تۆ کاکزەنا، سوپاس بۆ میوانداریە. زۆر سوپاس، دڵخۆش بووم لەرێت. سەرەتا باسی داخستنی نووسینگەکانی NRT بکەین لەو لێرە دوهۆک چەندە خەڵک جەنابیشت قسەیەکی جوانت کردوتت خەڵک چاوەڕێی پێشهاتی باشتریە کرد بۆ لێک نزیک بوونەوەی نێوان لە هێز و لایەنە سیاسیەکان بە تایبەتی هەموو تەلەڤیزۆنەکان هەموو خەڵکی کوردستان ڕۆڵێکی گەورەیان بینی لەو ڕابوونە گەورەنەتەوەیە. بەڵام بینیمان ئەمڕۆ نووسینگەکانی NRT داخرانم بۆ بەڵێ سوپاس جارێکی کە بۆ میوانداریە. بەڕاستی ئەوەی کەوا ڕوویدا ئەمڕۆ داخستنی نووسینگەکانی کەناڵی NRT لە هەولێر و لە دوهۆک وەروە هەڕەشەکردن لە پەیامنێرەکان لە شار و شارۆچکەکانی کەی ئەو ناوچەیە لە پارێزار دوو پارێزگای هەولێر و دۆ کەوا نابێت کارەکانیان ئەنجام بدەن. ئەڵبەتە ئەمڕۆ لەوێ بە ناوی حکوومەتەوە بە ناوی یاساوە جارێکی کە نووسینگەکان داخرانەوە. ئەڵبەتە کەناڵی NRT تازە نییە بۆ ئەم شتە و چی کەناڵەکە و چی کارمەندەکانی ئەوانەی کە لەوێن بەڕاستی دەست و پەنجەیان لەگەڵ ئەم ناڕەحەتیانەیە نەرم کردووە بەوەی کەوا ئێمە بارودۆخی ئازادی ڕادەبڕین ئازادی کاری میدیایی لە کوردستانە ئاگاداری بەڵام هەمیشە ئومێدی ئەوەمان هەبوو کەوا ڕۆژ لە دوای ڕۆژ باشتر بێت. ئومێدی ئەوەمان هەبوو کەوا کوردستان ئەم هەرێمەی هەمانە بەیەکەوە هەرێمێ بێ کە بتوانین هەموو ماشانازی پێوە بکەین. لە ماوەی دوو هەفتە یا سێ هەفتەی ڕابردووە ئەوەی کەوا لە ڕۆژاوا ڕوویدا ئەوەی بە پیشانیان داین خەڵکی هەرێمی کوردستان کورد لە هەموو چوار پارچەی جیهانەوە لە هەر چوار لای جیهانەوە پێیان پیشان ناین کە بڵێ کورد وەکو نەتەوەیەک بەڕاستی لە ژێر مەترسیایە بەردەوام هەڕەشەی لە دەرەوە لێکرێەوە لە ژێر هەڕەشایە هەڕەشەی وجودیەت هەڕەشەی مانەوە. ینی هەچ کاتێکەوە باسمان کردو باز لە جینۆساید کراوە وەکو ئەو کارەساتە جینۆسایدی کێوا ئێمە لە عێراق و لە کوردستانە لە ساڵانی ڕابردووە بەدەست ڕژێمی پێشووی عێراقەوە بەدەست داعشەوە برایە زیدیەکان هەیەیان بووە ترسی ئەو بۆکەوە لە ڕۆژاواش ڕووبدا لەبەرەوە هەمومان پێکەوە بە منی وەکو سیاسەدوانێ بە بەڕێز وەکو میدیاکارێ بە مامۆستایەکەوە بە دکتۆرێکەوە بە چایچیەکەوە بە هەمومانەوە بەوانەمان لە ناو خۆی هەرێمی کوردستانین بەوانەمان لە ئەمریکا و لە ئەوروپا و لە ئوسترالیا و لە وڵاتی جیاوازەکان هەمووی بایەرکی خۆی هەسا کە بەوەی ضرورە ئێمە گۆڕانکاری لە مەنتاڵەتی خۆمان بکەین و لەبەرەوەی ئێمە لە مەترسیین لەم ناوچەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە پێویستە ئێمە جیاواز بین لەو چوار دەورە پێویستە ئێمە
لە نەیارەکانمان جیاواز بین لەو جێگایی کەوا باز لە ئازادی ڕۆژنامە نووسی، باز لە ئازادی ڕادەربڕین، باز لە مافی مرۆڤ، باز لەمانە کرێ. بەڵام بەداخەوە وەکوی خەڵکی هەرێمی کوردستان ئەمڕۆ ئاگادار بوون نووسینگەکان داخرا بە دڵنیاییەوە هەرچەنە لەواچێ بەڕێز پارێزگاری هەولێر باسی لەوە کرد کە سوێ نەخوات کە ئەمە کارێکی حیزبی نیە یاساییە، بەڵام وەکو یاسا ئێمە لە دادگاوە شتێکمان بیستووە. ئەگەر یاسایی با چۆنیە بوو تاکو مەسەلەوەی تا بەڕێز پارێزگاری هەولێر باسیەکەت سوێندی لەسەر خواردۆکاڵی یاساییە. کاتێک هێتە سەر یاسا ئێمە دوو بەش لە یاسامان هەیە. باشە یەکێکەوە یاسایەکی گشتیە دوو ئەگەر ئێمە یاسای تایبەتمەندمان هەیە، یاسای تایبەتمەند بە کاری بەڕێزت وەکو ڕۆژنامەوانی وەکو میدیاکارێ کە ئەم یاسایە جیاوازە وەکو من وەکو سیاسیەک، بەڵام وەکو میدیاکار یاسایەکتان هەیە کە ئەمە یاسای ژمارە 35 لە پەرلەمانی کوردستان دەرچووە بە پێی ئەم یاسایە بەڕاستی بزەرورەکەوە هەنگاوەکان بندرێ کە تۆ لە داواکاری گشتیەوە لە دادگاوە لە نووسراوەوە و بڕگەی مادەی تاوانەکە دیاری بکرێت کە تۆ بچی تۆمەتبارەکری لە کاتێکە ئێمە ئەسڵەن ئەو شتێکەوە پارتی لەوێ باسێکە و ئەوەی کەوا NRT باسێکە دوشتی جیاوازن هیچ یاسایەکمان نییە. NRT هیچ یاسایەکی پێشێل نەکردو کە یاسایەکی نووسراو بێ نە لە پەرلەمانی عێراقەوە نە لە پەرلەمانی کوردستانەوە دەرچوو بێ، لەبەرەوە کە تۆ یاسایەکت نەبێ بۆ بابەتێک کەواتە هەچ کارێ بکرێت لە دەرەوەی یاسایە و لەبەرەوە ئێمە ئەسڵەن نووسینگەکان نە لە سلێمانی لە نووسینگەی سەرێکی NRT و نە هەولێر نە دوهۆک نامەیەکیان پێ نەگەشتووە کە بتوانێت بڵێ ئەمە بڕیارێکی دادگایە. ئەم بڕیارە وجودی نییە لەواچە لای خۆیان و بڵێن هەیە، بەڵام تا ئێستا لایەنی بەرامبەر کە NRT تا ئێستا ئەو نامەیە نەبینیەوە. جا بەداخەوە ئەمانە هەمووی بیانون بە بۆچوونی ئێمە بیانۆکەی پارتیژ لە ئێسەیە زیاتر لەو نزیک بوونەوەی نەوەی نوێ لەگەڵ یەکێتیە کە لەم ماوەی ئایندەیە کە لە پێشەکیەکەیە باست کرد لەمەوە سەرچاواگرێکەوە پارتی بەم شتە ناڕەحەتە، بەڵام بۆ بۆ ناڕەحەتێکی خۆی پیشان ینی ئێستا دوو هێز شەڕ بکەن باشتریان لێک نزیک بن. ئەمە ملەتی کورد خۆبینیمان ئەم ماوەیە بە تایبەتە و دوو هەفتەیە جەنابی شت جوان توی دیتێڵی شەکە بابەتەکە، بەڵام ینی خۆ لە ماوەی ئەو چەند ڕۆژە ئەوەی کە بینیمان جگە لە خوا و کورد خەڵک کەس لەگەڵ کوردانە مابوو، ینی کەسمان لەگەڵ نەبوو. ینی من ئەزانم لە ڕۆژاوە چەند دڵیان بە باشوور خۆش بوو، چەند دڵیان بە باکوور خۆش بوو، چەند بە دڵیان بە ئەوروپا و ئەمریکا و بەریتانیا و ئوسترالیا و کەنەدا خۆش بوو کە ئەو خۆپشاندان و پاڵپشتیان نەکرد. ینی ئێمە بین درست بخینێ یەکتر ئێمە پێمان خۆش بێ مەسەلەوەی نوێویژێتی شەڕ بکەن پارتیویژێتی شەڕ بکەن ینی بۆ ئەومان بێ بەڕێز کاریان. بەڕاستی وەکو ئەوەی کەوا باسمان کرد ئەوەی کە لە ڕۆژاوا ڕوویدا ئەبوایە ئێستا ئێمە وەکو هێزە سیاسەکان هەمومان پێکەوە حکوومەتێکی هەرێممان لە ناو خۆمانە پێک بێنایە کەوا بمانتوانێت کێشەکانی خەڵک چارەسەرکەین، ئازادیکی ڕادەربڕینی زیاتر بە خەڵکەکەی خۆمان ببەخشین تا ئەو کاتە ئەو هەستە نەتەوەی ناوەنی نیشتیمانی ناوەنی ئەو ئەحساسی کەوا لە لای خەڵکی خۆمان لەم ماوەی ڕابردوو چەند هەفتەی پێشوایە بۆ ئەو ئەحساسە هەیە و ئەحساسە بە جوانیە بمایەتەوە لەبەرەوە زەڕوو بوو لەسەر پارتی کە ئێستا نزیک بوونەوەیەکی زیاتر هەبوایە بیوتایەکەوە ئەوەی کەوا پێشتر ڕوویداوە بیخینە ئەوێ لاپەڕەیەکی نوێ هەڵدەینەوە ئێمە بۆی بەیەکەوە کە ئێستا نەوەی نوێ لەگەڵ یەکێتی 38 کورسی بەرامبەر بە 39 کورسی ئەوە کە ئەمە توانێت بڵێ حکوومەتێکی زۆرینەی گەورە یا بتوانێت حکوومەتێکی ڕزگاری نیشتیمانی بۆ کوردستان پێک بێنرێ بووی ئەوە کە و کێشانەی ڕوبەڕوومان بوویەوە لە پێشودا ئەم کێشانە نێڵی و ئالەنگاریانشیکەوە لە ئایندایەتە بەردەمان بتوانین چارەسەریان بۆ بدۆزینەوە بە یەک دەست بتوانین ئەم کارە بکەین. لەبەرەوە ئەسڵەن نە هەرێمی کوردستان نە عێراق نە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە بارودۆخێکان نییە کە ئێمە بین چۆنەڵی بیان و بەلایەنە و هێزە سیاسەکانی کە بگرین یا بین بەهانە بە خەڵکی کە بگرین لە پێناوی ئەو خواستە حیزبی کە خۆمان یەکشتی گرنگ هەیە ئەو 38 کورسی نەوەی نوێ و یەکێتی بۆ ئەوەیە پارتی کۆتایی پێبێنن یان ئەوە تا ئەتانەوێ دەستی هاوپەیمانەتی لێک نزیشیش لەگەڵ پارتیا دروستکەن حکوومەتێک پێک بێنن کە خزمەتی خەڵک بکە بۆ کامتانە یعنی ئەتانەوێ پارتی مەسەلەن نەهێڵن یان بۆ دژایەتی پارتی ئەم بابەتە؟ بەڵێ نا بەڕاستی هەر ئەگەر بە کورتی وەڵامت دەمەوە نەخێرەوە وانە ئەگەر بگەڕێنەوە بۆ ڕابردووی ئەم باسە
کە لە پێشەکێکەشا دووبارەتەوە کەمێکت باز کرد ئەوش بریتی بوو لەوەی کەوا کاک شاسوار سەرۆکی جوڵانەوەی نوێ ساڵێک لەمەوە پێش لە 91 بوو ئەوەی بەباشی بیرم بێت بەیەکێتی ود و بە هێزە سیاسەکانی دەرەوەی پارتیشی ود وەرن بۆی هاوسەنگیەک دروست بێ لە هەرێمی کوردستانە ئێمە 15 کورسیمان هەیە وەرن پێکەوە بتوانین لەگەڵ پارتیا بەیەکەوە حکوومەتێک دروستکەین بەڵام هاوسەنگیەک دروست بێ ئەم هاوسەنگیە ضرورە لە کاتێکا کە ئێمە لە کوردستانە نەخاوەنی دەستورێکین نە ئەوەیە دەستگاکانمان دەستگایەکی نیشتیمانی بێت نە ئەوەیە هێزی پێشمەرگەمانیەک بێ نە ئەوەیە دادگاکانمان ئەو سربەخۆیان هەبێ لەبەرەوە زۆر جارتو ئەو هاوسەنگیە فەرزە نەگەوەی کەوا ضروریێت فەرزە بۆ حەزب یان فەرزە بۆ کورد فەرزە بۆ هەرێمی کوردستان بۆی بتوانێت ئەو باڵانسە ڕاگرێت بۆی لە یەک ئاستا بێت بۆی کەوا دیکتاتۆریەتێک دروست نەبێ بەوەی کەوا تۆ بتانی ئەم ڕنگانە پێکەوە بەیەکەوە بتوانن ئەم حکوومەتە پێک بێنن کەس بەلاوە نەندرێ هیچ ڕەنگێ هیچ لایەنێ هیچ ناوچەیەک هیچ گروپێک وەلاوە نەخرێ و فرێنە درێ ئەمە لێرەیە باسەکەمان لێرایە کە نەوەی نوێ یەکێتی پارتی لایەنی سیاسی کەژە گەر بیانەوێ بێن لەم حکوومەتەیە بەشداری بکەن بێن بۆی کەوا 3 ساڵی ماوە جارێ ئێمە ساڵێک چەند مانگێکشمان بەسەر بژاردنەکە تێپەڕاندووە لە ماوەی ئەم 3 ساڵی کەوا ماوە بتوانین حکوومەتێک پێک بێ بووی بتوانین ئێمە پەرلەمانێکمان هەبێ لێپرسینەوە لەوە لە کابینەی حکوومیەکەی بکاکەوە دەنگی پێداوە بودجەیەکی دیاریکرامان هەبێ ئێمە زیاتر لە 12 ساڵە تا ئێستا پەرلەمانی کوردستان کە پەرلەمان یەکێک لە کارە گرنگەکانی بریتە لە دەنگدان و ئامادەکردنی بودجە ئێمە 13 ساڵە نیمانە ئەم بودجەیە بێت بۆی خەڵکی هەرێمی کوردستان بزانێت کەوا پاکەتی یان گیرفانی حکوومەتی هەرێم یا گیرفانی هەرێم چەند پارەی تێچێ و چەند نەتیجێتە دەرەوە بۆ چۆ ئەڕوا ئێمە ئەم شتەمان نییە ئەمە خەلەلێکەکەوا لە دەستگای لە حکوومەتە لە پەرلەمانە لە تەواوی دەستگا گشتەکانە هەیە پڕۆی لەگەر لەگەڵ کەسێکی وەفدەکانی دەرەوەیە لەگەڵ خەڵکی دەرەوەیە قسە بکەی ئێمە حکوومەتێکمان هەیە لە 2010 بە هەڵبژاردننی 2010 دەرچووە ئێسەوە ئێمە بۆ 2026 نزیکی 8 ساڵە حکوومەتێکمانەیە کە بۆیە 4 ساڵ لەسەر حکوم بێ هەڵبژاردنمان کردووە ساڵێک و چەند مانگێکە تا ئێستا حکوومەتی تازەمان نییە ئێمە ئەوە نزیکی بۆ 12 ساڵە شتێکمان نییە بە ناوی بودجە ئەمە ئەو کاتە پێتەڵێ کە ئەمە نە دەوڵەتداریە نە حکومڕانیە با پرسیارێکتر بە زۆرێکی تر بکەم بەڕێز کاگاریان ئەگەر بێت و باشە گریمان بۆی یەک ریزی نیشتیمانی تێک نەچێ یەکێتی و نەوەی نوێ و هێزولانە سیاسەکانی تریش هەمویان جارێکی تر بە قسەی پارتی بکەن ئەم جۆرە حکومڕانی دووبارە بێتەوە لە سوودی چێایە بەڕاستی ینی واقعبین لە سوودی چێ ئەم جۆرە حکومڕانی کە ئێستا هەیە یان لە ڕابردووە پێشکەش بۆ بەبێ بودجە بەبێ سەروەری یاسا بەبێ ئەوەی کە مەسەلەن پێزی پێشمەرگی کوردستانی تێدا بکرێتەوە یان جیاوازی لە نێوان پارێزگای بۆ پارێزگایکی دیکە بکرێ شارێک لە نێوان شارێکی تر بکرێ ڕەنگە جەنابەت مطابق بۆ لە بانگشەی هەڵبژاردندا جادەیەکی 600 مەتری کرایەوە 6 کیلۆمەتری بوو چەند بوو کرا لە کۆیە دنیایەک ئەعلام قسەی لەسەر کرد لەبەر جێگری سەرۆکی حکوومەت کردێتەوە کە پارتی نییە یعنی ئەم جۆرە حکومڕانیە بە دەردی هەرێمی کوردستانە خوا ئیتر ئێمە ئێستا موچەخۆرانی هەرێمی کوردستان بووچەی مانگی 11 وەرنەگرتووە ئەوە مانگی یەک کۆتایی هات ئەمڕۆ لە چواری سێیان چواری دوویان ئێستا تا ئێستا دیار نییە کە کەی ئەم 120 ملیارە کە ضرورە بچێتە بەغاو بگاتە ئەوێ و لەوێ ئەوان موچە بنێرن و کەی ئەمان دابەشیکەن لەوانەیە بمانگەێنێتە کۆتایی مانگی دوو کەواتە موچەی مانگی یەکیش بە ناوی دووە وای لێ هاتووە لێرەیە ئەمە کاتێک کە تۆ باز لە حکومڕانیەکەی بریتە لە ئیدارەدانی ژیانی هاوڵاتیان کاتێک کە هاوڵاتیە کە موچەخۆری تۆیە کاتێک بۆ تۆ کارەکە وەکو حکوومەت تۆ 3 مانگە موچەت پێنەداوە کەواتە تۆ شەرعیەتت نەماوە ئۆتۆماتیکی ئەمە پەیوەندی بە هەڵبژاردننیشەوە نییە ینی کاتێک خاوەن کارێک بۆ ماوەی 3 مانگ نەتوانێت موچەی کەسەکەی بدا کەوا گرتوێتی بە کرێکاری بۆ کات شەرعێتی نەماوە سیقەی نەماوە متمانەی نەماوە کاتی ئێمە ئەمڕۆ بیستین 3 مانگە موچە نەدراوە لە هەولێر ڕۆشتونەتە سەر ماڵان کارەبای خەڵک بڕاوە لە بەروی پاری کارەبای نێیەوە لەبەرۆ ئەمە ئەم شەرعێتت نایەڵێ شەرعێتێکی ئەخلاقی شەرعێتێکی ئینسانی شەرعێتێکی حکومڕانی ئەمانە هیچیان نەکەوێتە ژێر پرسیارەوە لەبەرەوەی ئەو حکومڕانی کەوا تا ئێستا کراوە بەڕاستی بە پێناسەی حکومڕانی ناتوانانی پێناسەیکەی ئەمە حکومڕانی نییە ئەمە بریتە لەوەی کەوا ئەمڕۆ ئەسپێری بە سبینێ وە چاوەڕێکی بزانی دوو سبەی چییە ئەمە لێرە تۆ هیچ
پلانێکت نییە هیچ بەرنمەیەکت نییە 5 ساڵیکە 10 ساڵیکە ئەم هەرێمە بەرەوشەوە بی نەخێر ئەمڕۆ ئەتەوێ پسپێری بە سبینێ بزانی سبینێ چووە ڕووەدا چاوەڕێەکەی لە عێراقا بارودۆخەکە خراپێ بووی تۆ بە جوانی دەرکەوی لە کاتێکا کە تۆش هیچ کارێکت نەکردو جرە لە جوانی خۆت لە خراپی ئەوانی ترخراپیوانی کە بینیتەوە بۆ شێوازێکەوە تا ئێسش بەم شێوازە بەڕاستی هەڵسو کەوت کراوە ینی ئێمە ئەبێ ئەمە بزانین ئەم حکوومەتەی کە ئێستا هەیە هیچ مافێکی نییە یاسایی کە بتوانێت هیچ بڕیارێک بدات تۆ ناکرێ حکوومەتێکە دەبێت کاڵبژاردنەکە 2010 دەبێت لە کاتێکا تۆ لە 2025 هەڵبژاردن دەبۆ تا ئێستا کابینەیەکە دروست نەکردووە ئەوە خێریکە ساڵ و نیوێک تێپەڕ کەواتە تۆ حکوومەتێکت داناوە بە ناوی خۆتەوە خۆت ناوناوە حکوومەت لە کاتێکا کە پێویستە پەرلەمان هەڵت بژێرێ پێویستە پەرلەمان لێپرسینەوەت لێ بکە و خەڵک دەنگی بە پەرلەمان و پەرلەمانتار داوە بۆی سبینێ کەوا لێپرسینەوە لە پەرلەمانتار بکە کە من دەنگم پێدای تۆ چیت بۆ کردم بەڵام ئەم پەرلەمانتارە تا ئێستا بەرپرسیارەتەکەی بەرامبەر بە حکوومەتیش دیار نییە لە بەرەوەی دەنگی نەوە بەم حکوومەتە و ئەمانیش بەم شێوازە ئەیبەنە ڕێوە و لە بەرەوە زەرور بوو کەوا ئێستا ئێمە لە ڕێکەوتنیە کابووینایە ئێستا ئەبواە لەم بارودۆخەی وکو باسی ڕۆژاوە ئەم یەکگرتن و یەک دەنگی کوردمان کرد ئەبواە ئێستا حکوومەتێکمان هەبواە لە کورتنی ماوەیە کە بیتوانێت خزمەت ئەگەر قەرار بێ زۆر باسی قوارە ئەکرێت زۆر خەڵک مەسەلەن کە لە بەغداوە قسەیەکێ کرد لێرە ئەنوت مەسەلەن منە وەکو بابەتێکی مێدیایی ینی باسەکەم نەوەکو حزبی جاشە و ئیتر ببورنەوە دەستەواژانیان کە بەکارێناو ئیترەوە سەر بە بەغای و ئەوانە قواری هەرێم تێکەدەن و ئەی باش ئەگەر قەرارە خەمی قواری هەرێممان بێ نابوو پێشوازی لەو نزیک بوونەوە و ئاو پەیمانێتینەوەی نوێیەکی بکرێ بڵێ زۆر باشە وەرن بابێک و نیساب پێک بێنین و ینی وەزارەتێک بۆ وەزارەتێک لای تۆ بێیان لای ئەو بێت چ پەیوەندی بە مۆزوعی کوردایەتیەوەیە ئەگەر قەرارە نیەتەکە نیەتێکی خاڵص بێ بۆ خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکی کوردستان و بەهێزبوونی ئەو قوارەیە کە دنیایەک ئاڵنگاری لەو دەوروبەریا هەیە ئەوەی کەوا ئێمە هەمانە قوارەکەکەوا باس کرا بەپێی دەستوری عێراقی ئێمە لە سیستەمێکی فیدراڵیای لەبەرەوەی لە سیستەمێکی فیدراڵیای تۆ بەردەوام مرکزیەتێکت هەیە کە بۆی بگەڕیتەوە زۆر جار کاتێکەوە تۆ هەرێمێکی فیدراڵ لە بەشێک لە حکوومەتێکی یان دەوڵەتێکی فیدراڵ کاتێککە تۆ سەرپێچی یاسایەکانی خۆت و یاسایەکانی ناوەندەکەی بەڕاستیکەویتە ژێر پرسیارەوە ئێمە ئێستا لە هەرێمی کوردستانە لەبەرەوەی کەوا باسم کرد کە حکوومەتێک لە بە هەڵبژاردننی 2010 تا ئێستا حکوومەکات ئەمە واد لێکە ئەمە زانیاری من دەتوانم بە بەڕێستانی بڵم کەوا جێگە و قورسایی هەرێمی کوردستان لە ژێر پرسیارایە ئەوەی کەوا ئێمە لە سووریا و لە ڕۆژاوا بینیمان هیچ بە دووری مەزانە کەوا لە عێراقا دووبارە بێتەوە هەمان ئەو کەسەی کەوا ئێمە وەکو کورد یا میدیەکان باسیەکەن تۆمبارە کەوا کەسێکە بەرپرسە بەوەی کەوا لە سووریایە ڕوویداوە ئێستا هەمان ئەو کەسە بەرپرسە لە عێراقیش هەرەوە راپۆرتەکانی بەرز کردوتەوە کە دۆناڵد ترەمپ بڵێ کوردەکان نەوتی خۆیان فرۆشتۆ و پارەیان وەرگرتووە لێرەش هەمان بابەت کەواتە ئەو تێڕوانینەی کەوا بۆ سووریا هەیەی هەمان ئەو تێڕوانینەی بۆ ئێرە لەبەرەوە ئێمە ئەمان خاتە ژێر بەرپرسیارەتیکی مێژوویەوە وەکو وایە کە ئەگەر ئەمڕۆ ئێمە نەی پێکەوە کارکەین بۆ خەڵکی خۆمان خیانەتێکە لە نزیکەی 1 ملیۆن شەهید کەوا کورد لە عێراقا داوێتی لە هەڵەبجەتەوە لە ئەنفالتەوە لە پێشمەرگەوە لە یێزیدیەوە لە هەموویەوە لەبەرەوە خیانەتێکی مێژوویی کێ بێەوە بە پرسیارەتێکی مێژووی لەسەر ئێمەیەوە بە تایبەتی لایەنە سیاسیەکان کە ئێستا بێن چاوکراوەتر بن لەبەر پۆستێک لەبەر قسەیەک لەبەر وێنەیە کەوا لە تەلەڤیزیۆنەوە دەرچووە یا دەرنەچووە ئێمە بین ئاژاوەیەک لێرەیە دروستکەین و مانەوەمان وجودیەتمان لەسەر وەکو هەرێمێکی فیدراڵ لێرە بخینە ژێر پرسیارەوە کە ئێمە دووبارە بمانگەڕێنێتەوە بۆ ساڵی بیدایەتی هەشتاکان بیدایەتی هەفتاکان دووبارە ئێمە لەگەڵ حکوومەتی ناوەندا بکەوینەوە شەڕ بووی بتوانیتەوە هەرێمێک دەستکەوێتەوە بڵێ خۆم حکومی خۆمەکەم لە کاتێکا کە توانای ئەم حکومڕانی کە بەم شێوازاکرێ بەڕاستی زۆر زەحمەتە وەکوتە بەرپرسیارەتیشی مێژوویە وە ضرورە کەوا بیشی زانن ئەوانی کەوا دەسەڵاتداری ئەم هەرێمن کە ئەم هەرێمە لە مەترسیایە مەترسیەکارەوەی کە نموزەزەکەیمان بینی ئەوەی کەوا دوێنێ بینیمان سبەینێ بەسەر ئێمەژیت لێرە هیچ بە دووری مەزانە لەبەرەوە ئێمە لە ناوچەیەکان بەردەوام گۆڕانکاری تیاکرێت گۆڕانکاریەکان ئێمە بکەرنین
ئێمە کار لێکراوین کالێکراوی کار لێکراوین لەبەرەوە کارت لێکریتر بە بچووکی گەورەکە تەسیراتی خەڵک لەسەر ژیانی تۆ هەیە تۆ دوانای بڕیاردانی خۆتت نییە تۆ نیتکەوە لە ژووری کۆبوونەوە گەورەکانە دانیشتویت و بەرگری لە خۆتکەی بۆی کاریگەریت لەسەر نەبێ نەخێر خەڵکی کە لە ژوورەکانە کۆبوونەتەوە کاریگەریان لەسەر تۆ هەیە و کەس نییە لەو ژوورانەیە بەرگری لە تۆ بکە لەبەرەوە ئەگەرنی ئێستا یەکگرتوبی خۆت بکو نمونەیەکی جوانتر پیشان نەدەی بەڕێزکاگەرە بەو پرسیارە بپەڕینەوە بۆ مەسلەی دۆخی عراق یعنی بە دووری ئەزانی یان چاوەڕوان کراوە کە بۆ نمونە سبەینەی شیعە یان ئەوانەی لە دەسەڵاتان لە عراقەتر بە شیعە و سونەوە مثلەن تەنازولێک بۆ ئەمریکا بکەن یان بە جۆرێک ئەوەی کە ئەحمەد شەرع کردی بەمەرجی ئەوەی کە هەرێمی کوردستان جوانتر یان باشتر لە قاڵب بدەن کاگ زانالەوە چێ و کوتم ئەم ناوچەیە بە تایبەتی ڕۆژەڵاتی ناوەڕاست یاری ناوچەیەکە کە بەردەوام گۆڕانکاری تیاکرێەوەم گۆڕانکاریانش زۆر پەلەن هەتا ئەوانەمان کەوا ئەمانەوەی شیکردنەوەیکی بۆ بکەین فریان ناکەوین لە بەروی ڕووداوێکی کە بە دوایەت کە زۆر جیاوازە لەوەشی ئەسن ئێمە بیرمان لێ کردوەوە ینی ئەم زەحمەتیە لێرە هەیە ئەسن بۆ شیکردنەوەی ڕووداوەکان لەبەرەوە ئەوەی کەوا ئێستا لە بەرچاوی ئێمە بێ لەواچی من باز لە شیعە بکەین بەڵام زۆر زۆر بە دووری مەزانە وەکو قاعیدە هەبوو داعش هەبوو کەوا گروپێکی کەش دروست بێتەوە کەوا مەترسی لەسەر ئەم هەرێمە مەترسی لەسەر خەڵکی هەرێم دروست بکات ینی مەرجنی هەرتەنا لەلایەن شیعەوە بێت لەبەرەوە وەکوتم گۆڕانکاریەکانەوە نە بە پەلەن توانای شیکردنەوەت نییە لەبەرەوە یەکخستنی ماڵی خۆت بۆ خزمەتکردنی خەڵکی خۆت فەرزێکە کەوا ضرورە کە ئەنجامی بدەیت جگەل لەمە تۆ هیچ ڕێگایەکی کرد لە بەردەسان نییە یعنی ناکرێت کە بۆ نمونە ئەم ئەحساسە حەسەن نیشتیمانی کەوا لەم ماوەیە دروست بوو ئێمە لە هەفتەی ئایندەیە دوو بگارە بگەڕێنەوە بۆ هەمان بۆ قەوانە کۆنەکە کە بکینەوە جنێودان بە فلان ئاڵا و بە فلان ڕنگ و بە فلان کەس و بە فلان کەسایەتی بە فلان حیزبەوە ئەمە بەس بێ ئەوەی کەوا هەیە بەڕاستی چەند لاپەڕێکی ناشرینمان خستە ئەو لاوە لاپەڕێکی جوان هاتووە پێشەکێکی جوان نووسراوە و ضرورە لە دوای ئەم پێشەکێ بە جوانی بیبین ئەمەی کەوا تۆ بتەوێتەوە مافی من بخۆیوە بەوە بێکەوە من نەتوانم بۆ چوونی خۆم دەربڕم بە نایاسایی بمگری لێم بدەیت نووسینگە دابخەی میدیاکار بکوژی ئەمانە ئەو کێشانن کەوا ضرورە ئێمە کە خەڵکی ئێمە وەکو خەڵک تیان پەڕانووە باشە گوناهە تۆ بیهێنیتەوە دووبارە بیخیتەوە سەر لاپەڕەکانی مێژووی خۆت ئێستا خەڵک لەم هەفتەی ئایندە و دوو هەفتەیە ئەو شتانەی هەمووی تێپەڕان کەس ناگەڕێتەوە بۆ دواوە باسی مێژوو نەئەکرایەوە گوناهە ئێمە ئەم نەوەی نوێی کەوا هەمانە ئەم خەڵکی کەوا هەمانە ئەم گەنجەی کە هەمانە دووبارە وایان لێ بکەین بیگەڕێنینەوە دووبارە ئەو مێژوە ڕەشە ناشرینە بخوێنەوە لە جاتێوی کەوا ئێمە ئومێدێکیان پێ بین کە ئایندەیان جوانتر بێ لە ڕابردوویان باشە تاڕی تەنسیقی کۆ ئەبێتەوە دیسان مەسلەی عراقی لەو نێوەندەیە ڕەنگە شیعەش لە بەردەم ئەو بەرداشەیە بێ کە باسێکن لە بەردەم ئەو گۆڕانکاریانە لەبەرەوەی ئیتیزاهی گەردەلوولەکە بۆ شێوەیە پێت وایە دۆخەکە بەرەو شوێ هەنگاوانێ بەڕێز کاکاریان ینی بە تایبەتی دوای دۆناڵد ترەمپ بە ناوناوی هێنا کەوتی نوری مالیشیمان قبول نییە ڕۆبەرت پرسێکی ترەڵێ ئەگەر بێت و نوری مالیشی هەر سوور بێ لەسەر ئەو دابنێن بەو سەر و کۆزیران داهاتینەوە دەست بەسەر ئاگرین کە لە لای خۆیانە لە خزێنەی ئەمریکایە مەسەلەن خزێنەی دارای ئەمریکایە ئەمە بەرەو شوێمانە باوکو عراق ئەوەی کەوا هەیە ڕاستی کە چەند دانیشتنیی پەرلەمان کرا بۆی کەوا سەر ببوورە سەر و کۆمار هەڵبژێرێ بەڵام سەرکەوتوو نەبوو بە بۆچوونی من کێشەکە کێشەی سەر و کۆمار نییە لەبەرەوەی لە دەورەی پێش و پێشتریشە کاندیدەکانی یەکێتی پارتی هاتوون دەنگیان پێدراوە لە نەتیجایەکییان سەرکەوتووە لەبەرەوە ئەوە نەبووەکەوە لە دووسێ دەوری پێشوەیە بە دووکاندی دووسێ کاندید هاتوون و بە پێی دەنگدان لە جەولە یەکەمیان دووەمە کۆتایی پێ هاتووە بۆ بە سەر و کۆمار لەبەرەوە ئەم کێشەی کە ئێستا لە ئەنجومەنی نوێنەرانی عراقی کێشەکە کێشەی سەر و کۆمار نییە بە بۆچوونی من تا ئەوەندەی کەوا کاندیدی سەرۆکوەزیرانە و ئەیانوێکەوە لایەنی چوارچێوەی هەماهەنگی یان شیعەکان ئامادە بن بۆی بە کاندیدێکەوە بێنە پێشەوە ئەو کاندیدێکەوە دیاریان کرد هەرچەنە بە زۆرینەی ناوخۆشیان نەبوو بەڵام نوری مالیکی سەرۆکوەزیرانی پێشووتری عێراق بووە بەڵام وەکو ئەوەی کەوا دۆناڵد ترامپ لە سۆشیال میدیای خۆی لە
سۆشیال بە ناوهێنا ناوی هێناوە کە نابێ ئەو بێتەوە ئەمەش کێشەیەکی لە ناو بەڕاستی چوارچەوەی هەمانگیا دروست کردووە هەندێک لەوانی کەوا ئەیانەوێ بڵێن نەخێر ئێمە نابێت لە دەرەوە دیکتەیتمان بکەن و کێ بێ سەرۆک وەزیرانی عێراق بێ ئەمە وڵاتێکی خاوەن سەروەریە هەندێکیشیانەوەیە کەوا ئێمە نابێت ئەم شیعارە سارد و سڕە بەکاربێنی لە کاتێکە ئێمە هاوڵاتیانی خۆمان و ئابووری عێراق بخێنە ژێر کێشەی گەورەترەوە ئێمە لە دوای حەسارێکی گەورە ناڕەحەتی و شڕ و ئەوانی کەوا لە عێراقا ڕوویداوە ئێستا ئابووری عێراق بەرە و بژانەوە ڕوا لە بەرەوە بڕیارێک بۆ دانانی کەسێک لەوانەیە ئەم ئابووریە دووبارە بۆ چەندین ساڵ بێتەوە دووە کە ئەمەش کێشەیەکە بە بۆچوونی کێشەکە زیاتر لە لای چوارچەوەی هەمانگیە ئەوەی کەوا لە لای سونێ یا لە لای کوردە تا ئێستا بە هیچ ئیتیجاهێکیانە ئەوەی من ئاگادار بم نەڕۆشتون لە دوای ئەلبەتە ئەو بابەتەی دۆناڵد ترامپ تا ئێستا بە هیچ لایەکانە ڕۆشتون مەجالیان پێداون وەکو باسەکە ئەوەی ڕۆژی یەکشەممە دانراوە بەڵام بڵاو نەکراوەتەوە بۆی کەوا کۆبوونەوەی ئەنجومەنی نوێنەران بکرێت بەڵام ئەمەش دووبارە پەیوەستە بۆ کۆبوونەوەی کەوا چوارچەوەی هەمانی هەیەی بۆی کەوا بتوانن کاندیدەکەیان یەکلاکەنەوە بە هیوایەوەیەکە بە پارتیویچێتیەوە نیە بەو دەرەجەیە نەخێر لە بەرەوەی پارتیویچێتی لە دەورەی پێشوشە ئەتوانن بە کاندوودی جیاوازیان هەبوو بە دوو جەولە چکە لە جەولی دۆمە پێویستی بە زۆرینەیەکی سادەیە و کەسەکە توانێت تێپەڕێ لەبەرەوە بە بۆچوونی ئێمە ئەگەر کێشەکەی خۆیان نەبووە ناو چوارچەوەی هەمانگی چاوەڕێکێتی پارتی و کوردیان ناکرد پێشتر بەڕێز مەسعود بەرزانی پێشوازی کرد لەو کاندیدکردنی مالیکی و زۆر بە خێرایی پێشوازی کرد و هاوپەیمانێک دەرکەوتن پێت وایە ئەم دۆخە بۆ شێوە مابێتەوە بە تایبەتی کە ئێستا ئەوان خوانوە یان پارتی دموکرات کوردستانەوە خۆ نیشانەدا کە نزیکە لە خەتی ئەمریکیەوە بڵێ وا هەستەکەم پارتی بە تایبەتی و هەروە کاک مەسعودیش کەوتە بینی کێشەیەکی گەورەوە ینی لەو ناوەندەیە یەک لەلایەک باز لەوە هەیە کەوا لەلایەن ئەمریکیەکانەوە نامی پێدراوە کە بە چوارچەوەی هەمانگی بگەێنێ لەلایەک شەوە باز لەوە وەکوەوەی کەوا بە ئاشکرا وتیان هاوپەیمان و پیرۆزبایی لێ کرد بەڵام ئێستا باسەکە وابزانم نە کورد نە سونە نایانەوێ بێنە ناو ئەو باسەوە دووبارە تۆپەکەیان خستۆتە ناو گۆڕەپانی چوارچەوەی هەماهەنگی بۆی خۆیان لەوێ یەکلاییکەنەوە وەکوەوەی کەوا چوارچەوەی هەماهەنگی ئەڵە پەیوەندیمان بە پەیوەندی بینی یەکێتی پارتیشەوە نی ئەگەر قسەیەکی خێرمان پێکرایەکەین پێمان نەکراوە بێدەنگە بین بۆ کوردی ژوا هەستەکەم ئێستا بارودۆخەکە بەو شێوازەیە زیاتر تۆپەکە لە لای چوارچەوەی هەماهەنگیە کە ئەوان بتوانن کاندیدەکەی خۆیان یەکلاکەنەوە پێت وایە ئاراستەیەکە ئەیبن 2000 مەسەلەن ئەمریکا یان بە ئەوە پێشتر بپرسم ئەمریکا تێڕوانینێکی هەیە بۆ عراق ئێوەی عراق زیاتر لە قاڵبدا و دووری خاتەوە لە دەستی ئێرانی و ئەتوانێت ئەمە بک بە تایبەتی ئێستا ئێران خۆتەزانی لە دوای ئەوەی کە لە دوای شەڕی 12 ڕۆژەوە بریندارە جۆرێک بریندارە ئەوێت حوشەی ئەو دیوی ماڵەکەی خۆی ناریکەم بەدەستی خۆیەوە بێ لەم ململانەیە عراق ئەچێتە کوێ بە بۆچوونی من عێراق توانێت سیاسەتێکی ئەوەی کەوا بەڕێز محەممەد شیع سوودانی کەوا پەیڕەوی کرد توانی لەو شەڕەیە عێراق بە دوور بگرێت لەو بارودۆخەیەوە ڕوویدایانە و شەڕی کە بە شەڕی 12 ڕۆژە بەناوبانگە ئەوەی کەوا هەیە عێراق ئێمە لە لایەنی جوغرافیەوە یان نەتوانی بڵێ لە جیۆپۆلیتیکیشەوە عێراق وڵاتێک نییە کە بتوانێت خۆی ڕزگارکە لەم کێشەی کەوا ئێستا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بەگشتی هەیە و ئەم کێشەی کەوا لە نێوان ئێران و ئەمریکاشا هەیە بە بۆچوونی من ئەمریکا بڕوا ناکەم بیەوێکەوە ئابووری عێراق پەکخا یا بیر ڕوخێنیانەوە بەڵام ئەوێ لە ڕێ عێراقەوە ئەوەی یا عێراق یارمەتی ئێران نەیە یان زەختێکی لێ بک بتوانێت زیاتر بەلای ئەمریکایە بێت ئەوەی کەوا هەیە بە ڕێزمالیشی لە دوو دەورەی پێشوویکەوە هەی بووە تا حد دەتوانی بڵێ خۆ نزیک بوونەوەیکشی لە ئەمریکا هەبووە لەگەڵ هێزی هاوپەیمانانە کاری کردووە بەڵام ئێستا سیاسەتی دەرەوەی ئەمریکاش گۆڕانکاریکی بەسەرا هاتووە ناتوانانی بڵێ و سیاسەتی دەرەوەی ئەمریکایکەوە لەو سەردەمەی نوری مالیکی سەرۆکوەزیران بوو لەگەڵ ئێسەیە وەکو یەک بێ یا هاوشێوە بێ بەڕاستی زۆر جیاوازە جا لە بەرەوە ئازایەتی بە بۆچوونی من بۆ ئەو کەسێکەوە بێ بە سەرۆکوەزیرانە و کەسێک کە دانرێ ئەوەیە کە وڵاتەکەی خۆی لە شەڕ و کوشتار و لە داڕمانی ئابووری دوور بخاتەوە چکە بەڕاستی ئەمانی کەوا لە عێراقان وەکو عێراقیەکان چی بە کورد و چی بە عەرەبەوە مدەتێکی زەمەنی زۆرە لە ژیانێکی ناڕەحەتی و چەرمەسەری ئاژین لە کاتێکا تۆ وڵاتێکی زۆر دەوڵەمەندت هەیە بە هیوای وڵاتەکە نەکەوێتە ئەو ناڕەحەتی کەوا
پێشببینیەکرێت لەلایەن هەندێک کەسەوە لە دۆخێکە چەند ڕۆژێکاکەوێتە ینی ناڕحەتیەوە بەڕستکە بەبووسوێنی من هەر شەڕێکەوەی کەوا ئێستا چاوەڕێکرێ ئێستا ئێران و ئەمریکا لە دانوستانان یانیانەوێت دانوستان بکەن ئەگەر ئەم دانوستانانە سەر بگرێت لەواچێ ئارامیەک لە ناوچەکەیە دروست بێت کە ئەمەژە بۆ وڵاتانی ناوچەکە باشترە بەڵام ئەگەر هەر شەڕێک دروست بێ بە دڵنیایەوە پریشکی بەر هەموو لایەکەکەوێت کاتێک ئێمە لە عێراقا لە دوای 2023ەوە کە لە دوای ڕوخانی ڕژێمی بەعس بە دڵنیاییەوە کاریگەری لەسەر سووریا هەبوو لەسەر ئێران هەبوو لەسەر وڵاتانی دراوسێ هەبوو و هەروەها شەڕێکیش لە ئێرانە هەبێ بە دڵنیاییەوە کاریگەری بەسەر هەموو ناوچەکە ڕێزت جملەیەک دوت ینی ئەگەر بێت و سوور بن لەسەر کاندیدکردنی بەڕێز مالیکی بێتوانە ئەوەی کە لە کونفەیەکونێکە داعش دروست بوو قاعدە دروست بوو سوزامن وە ناوی سیر هەیە ناوێکی تری وەکۆ بەڵام مەعاش دروستکەن مەرج نییە هەمانە و سینناریۆی دووبارە بێتەوە بەڵام ژیانیش لە چۆنەڵی خولی ژیانیش لە چرخان ناوەسێ لە سوڕان ناوەسێ لەبەرەوە کێشەکە مەرج نییە هەمیشە و کێشەی کە بۆ دروست بێ کێشەیەکی سەربازی بێت ینی ئەتوانێت کێشەیەکی ئابووری بێت ئەتوانی کێشەیەکی وزە و تاقە بێت ئەتوانێت کێشەیەکی کۆچ بێت ینی بە هەموو شێوازەکانی یەکرێت ئێستا بۆ نمونە کاکزانە عێراق ئەگەر نەتوانێت کێشەی ئاوی خۆی چارەسەر کات لە جنوبی عێراقا تۆ چاوەڕێکێکەوە کۆچێکی بە لێشاوە توانێت لە جنوبەوە بەرە کوردستان ڕوو بدات کە ئەمە بە گۆڕانکاریە لە جوغرافیا تا لە دانیشتوان تا لە هەموو شتێکە کەواتە ئێمە کێشەکانمان هەمووی بەسراوە بەیەکەوە ئەوەی من زۆر جارەوە بە نەزری پارتی شێوینم کە بەردەوام بیر لەوا کاتەوە کە ئەگەر بەغا و جنوب و خوارەوە خراپ بێت بۆ ئەم باشترە لە بەروی ئەم بە جوانی دەرەکەوێت ئای تا حەدێ و بۆ چوونە لە لای پارتی و هەستەکەم کە هەبێ بەڵام نازانێ بە بۆ ئێمە ئەوەیە کە خەڵک لە بەسرە پارەیەکی پێبێ ژیانی ئابووری باشتر بێت لە سلێمانی خەڵک لێرە سوودی لێبینێ لە هەولێر سوودی لێبینێ لە بروی لە چوارچەوەیەکی جغرافیەکای سونیرێکت هەیە قازانجی تۆ هی دراوسەکەت بەیەکەوە بەسراوەتەوە قازانج و زەرری تۆ لەگەڵ یەکێک لە کەربەلا و نەجەف و ڕمادێ و مووسڵ بەیەکەوە بەسراوەتەوە جا لەبەرەوە هەموو هەوڵێکە بێ بدرێکەوە ئەم وڵاتە لە شەڕ و کوشتار و لە ناڕەحەتی بەڕێزکاگەریان زیاتر بەرەو ئەوەیە لە چەند ڕۆژی ئایندەدا نزیک بینەوە لە پێکهێنانی کابینەکە یان دوورە بە بۆچوونی من کابینەی بەداخەوە بەردەوامی ژەر بەو شێوازە بووە کابینەی داهاتوی عێراق لە هەرێمی کوردستان زووتر ئەنجام بدرێت لە کاتێکەکەوە ئێمە دوو مانگیان سێ مانگە هەڵبژاردننی عێراقمان هەیە ساڵێک و سێ چوار مانگە ئێمە هەڵبژاردننی کوردستان زۆر پەلەمان کە وەڵاهی کێشەکە لەوایە خەمی خەڵکەکەی خۆمامان نییە ینی ئەگەر خەم هەبوایە ئێستا خەڵکەکە موچە خۆرەکان سێ موچەیان نافەوترا ئێستا بازاڕەکاندان ناخرا ئێستا کار و کاسبی بۆ شێوازە نەبوو ئێستا گەنجەکانمان کۆچی ناکرد بەداخەوە بۆ شێوازەیە بە هیوان کەوا لە ئایندەیە بتوانین ئەو شتە بگۆڕین ئەوەی کەوا هەیە بە بۆ چوونی من لەبەر ئەوەی کە مودەی دەستوری لە عێراقا زۆر جار کە هەرچەنە ئێستا لەم کاتێککە باسەکەم ئەویش هەر سوتاوە کارتەکە بەڵام زۆر جار لەوێ زیاتر ڕێزی لێگرێکەوەی لە کوردستانە هەیە لەبەر ڕۆژی یەکشەمە ئەگەر بتوانن دانیشتنێ بکەن و هەستەکەم بتوانن لە ماوەی تا دوای ڕەمەزان عادەتەن ڕەمەزانیش لە عێراقا زۆر جار خاویەک بە پرۆسی سیاسیەوە دروستە بێت لە دوای ڕەمەزان بە بۆچوونی من لە مانگی سێ ئەتوانێت کابینەکە تەشکیل بێت قسەیەکە بۆ ئەمڕۆ بەنهێنی لە ئاستی باڵای شێتی و پارتی کۆ ببنەوە بۆ سەرۆک کۆمار پێت وایە مەسەلەن ئەم بابەتە گرێکوێرەیەک بێت مەسەلەن زۆر پێ و زانیارین کە لای منە کە دانیشتون کۆبوونەوەشیان کردووە بەڵام ئەوەیە کە تا ئێستا نەگەشتونەتە نەتیجەیەک بەڵام ما هەستەکەم هەموو کۆبوونەوەیەک باش بێکەوە بتوانن ڕێی گۆڕینەوەیەکە بێ بۆی بتوانن هەم کێشەی سەرۆکۆمار لەوێ چارەسەر بێ هەم حکوومەتی هەرێم و بۆی کە بە هەموو لایەکەوە بتوانین بەرنامە و خەیاڵ و کارکردنمان لە لای باشترکردنی ژیانی خەڵک بێ بەڕاستی ئێمە بۆی قۆناغە بگۆڕین ئەم قۆناغی کە من لەوانەیە لێرە لەو بەرنامەی خۆمەوە مەسەلەن دایان بەرنامە و هەر مێدیاکارێکی تریش کە بەرنامەی هەیە دایان بەرنامە و راپۆرت و دیبیتی لەسەر ئەو بابەتی مەسلەی موچە و دووبارەکردنەوەی زۆر جار بە برادرانە لە مەڵێم لە ئەوەی فەیسبووکە کە بیرتە خاتەوە میمۆری فەیسبووکە کە بیرتە خاتەوە هەندێک بەرنامە هەیە گەر ڕێک ئەمڕۆ داینێمەوە مشکلەنێکی 2 ساڵ پێش سەرکراوە لەسەر موچە دواکەوتووە فلانە ینی هەر ئەوەیە تاریخەکە
هاتوتە پێشۆچین هەم شتەکانەوە خۆیەتی کاتی ئەوە نیە قۆناغەکە بڕاتە قۆناغێکی تر ئەگەر بمانەوێ باسی کوردایەتی بکەین باسی خۆشەویستی نیشتیمان و خەڵکو و ئەوانە بکەین بە تایبەتی تۆ خەڵکێکت هەیە بەڕاستی سەلماندی لە پشتە جێگای داخ و ئەسەفە کەوا بیر نەکەین یەک ئەوەی کەوا مێژوەکە لە فەیسبوکەکەی تۆیان بەردەوام دووبارە بێتەوە لە جیاتی ئەوەی کەوا شتێکی کە بێ ساڵانە یادت بێنێتەوە کە خۆزگە بوو کاتە بخوازی بەڵام ئەمە جێگایە سەفە کە بەردەوام بەداخی کە ئایا ساڵی 2027 هەمان کێشەیە بۆ شوێنی منم کێشەی موچەیە کێشەیەکی خۆکردی دەسەڵاتی هەرێمە کێشەیەکی خواکردە نییە خۆکردیە و دەستی ئینسانی تایە ئەمانەیان توانی زۆر بە ئاسانی 4-5 ساڵ لەمە پێش بیان توانیان کێشەیە چارەسەرکە و ئەتوانرێت چارەسەر بکرێت زۆر بە ئاسانتر توانێت چارەسەر بکرێت ئەم خەڵکەش لەم ناڕەحەتیار ناژە لەبەرەوەی وەکوڵێن کێشەیەکی مانمەیدە پیا و دروستی کردووە و توانای چارەسەرکردنیشی هەیە دروستکە خۆش خۆی بتوانێت چارەسەریکا بەڵام بەداخەوە تاسە چارەسەریان نەکردووە هۆکارەکەشی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کەوا بەرژەوەندی حزب بەرژەوەندی شەخص بەرژەوەندی بنەماڵە خراوەتە پێش بەرژەوەندی خەڵک پێش بەرژەوەندی مامۆستا دکتۆر کاسبکار چایچی خاوەن چێشتخانەیەک بەڕێز لە بەغدا بووی بەسە لە زۆر جار ئێستا ینی باسی 120 ملیارەکە ئەکرێ قسەیەکەیە على ئەساس پێی بینێرن ئینشاءڵڵا بەڵکۆمان دوعا بکەیت ینی سوچەکە لەکوێیە بەجددی بەڕێز کاکە هەموو جارێکە ئێوە ئەکی بەدوا داچۆنتان کردووە خەڵکتان بینیوە بەرپرسان بینیوە مەسەلەن ئەچێتە چ فەرعێکەوە ئەم کێشەیەکە هەموو بانجێکە زۆر جار ئەمانە لەوەی کەوا سەبەب بێ بەهانەیە یعنی سەبەب نییە کەوا بۆ نمونە تۆ 120 ملیارد پێ کۆ نەکرێتەوە بینێری بۆ بەغا ئەمە بەهانەگرتنە بەوەی کەوا تۆ هیچ نەبێت وایە بەغاوا لێ بکەیم 120 نەنێری تۆ بەغاوا لێ بکەی ئاسایی بێ با دوو مانگ موچە نەنێرە چکە تۆ کێشەیەکت نییە خێزانەکەی تۆ کێشەیەکی نییە بنە ماڵە و سەرکردایەتی حیزبەکەی تۆ کێشەیەکی نییە بەڵام خەڵکەکە لە خوارەوە کێشەی هەیە لەبەرەوە ئەوەی کەوا کە نەناردنی 120 ملیار بریتیە لەوەی کەوا نایگەێنمە ئەوەی کەوا بڵێم شەڕۆ بەغا ئافرۆشێت چکە بەغا خۆشی بێتاوان نییە لەم بارودۆخەیە هەندێک جار بەڵام ئەمەیان نەکەوێتە بابی ئەوەی کەوا تۆ گوێ بە ناڕەحەتی و سەختی ژیانی خەڵکەکەی خۆت نادەی ئەم 120 ملیارەی کە ئێستا سبەینێ ئەبایە بدنە کە بەڕێزە دەڵێکە قەرارە بنێرێ کە من تاسە نازانم ئایا ئەڕوادیان ئەمە ئەبوایە 15 یەک بڕۆشتایە بۆی تا کۆتایی یەک خەڵکەکە بیتوانیان موچەکەی وەرگێ بەڵام تۆ 120 ملیاری مانگی یەک لە مانگی دوای نێری کەواتە تۆ کێشە بۆ موچەی مانگی 3 و 4 و 5 دروستەکەی لەبەرەوە ئەمە لاموبالاتیەوە گوێنەدانە بە خەم و ژانی خەڵکەکەی خۆتکەوا هەتە وە ضرورە ئەم عقلیەتە ئەم بیرکردنەوەی ئەم مێنتاڵەتیە گۆڕانکاری بێ بەسەرە لەگەڵ یەکێتیا ئێوە ئەتانێت ئەمانە بگۆڕن ببێتە سیستمێک ینی کە تۆ پارەیەک هەیە مەسەلەن 12.6 حوتە چەندە بۆ 68 دێت بودجەیەک هەیە ئەوەی بۆ موچەیە ئەوەی ئەمێنێتەوە بۆ تەشغیلی ئەوەی ئەمێنێتەوە بۆ بەرێنینی من لە سەرەتای بەرنمەکەی باسی ئەوەم کردکەوە ئێمە پەرلەمانێکمان هەبوو یا هەیە یان بەردەوام ناومان نابوو پەرلەمان یەشێک لە ئەساسی کارەکەی بریتە لە دەنگدان بە بوجەوە ئامادەکردنی لە حکوومەتەوە ئامادە بکرێ ئەویش دەنگی لەسەر برا مناقەشە بکرێ کاتێک کە تۆ ئەم بوجەیەت نەبوو کە نازانی چەندیەتە ناو سندوقەکەتەوە چەندیەتە گیرفان و چەنی لێ دەرەچێ بەڕاستی ئەمە لە باوکێکی سەر لێ شێواوەچی بەڵام بە بۆچوونی من ئەمە باوکی سەر لێ شێوا و نییە ئەمە گیرفانێکی دروست کردووە بە ناوی خەڵکەوە لە ژێرەوە گیرفانەکەی کون کردووە کە بۆ خۆی بۆ بنەماڵەوە بۆ کەسانی کە ئەڕوات نەگەوەی بۆ خەڵک بێ ئەمان زۆر بە باشی ئەزانن پارە بۆ چوە ئەڕوا خۆشیان زانیاری زۆر باشیان لایە کەوا لە 120 ملیار زیاتر پارەیان لایە خۆشیان باشە زانن کەوا لەو نەوتەی کە درێ بە عێراق ئێسەش نەوتی کە ئافرۆشتنەوە خۆشیان نەزانن کەوا 50,000 بەرمیل نەوت ئەبوایە بدرایە بە پاڵاوگەکان و بە نرخێکی زۆر هەرزان بدرایە بە خەڵک ئەویش هەڵەگرنەوە بۆ خۆیان 120 ملیارەکە بریتیە لە پارەی هەفتەیە دوو هەفتەی تەنها پاڵاوگەکان کاتێککە تۆ نەوتیان بە بەلاژەیت لەبەرەوە 120 ملیاردەکە وجودی هەیە
ئەمە لێرە بریتە لەوەی کەوا خۆقەڵەوکردن لەسەر حسابی مناڵێک کە ئێستا لە ماڵەوە پارێەوەی پێنیە کە سبێنێ چۆن بڕا بۆ قوتابخانەکەی. دوا سەرنجی بەرز کاگاریان لەو بەرنامەیە بەڕاستی ئەوەی کەوا هەیە ئێمە وەکووتم ئومێدمان بەوەیە کەوا ئەوەی چاوا لەم چەند هەفتەی ڕابردوویە بینیم کە بتوانین ئایندەیەکی جوانتر ببینین. ئەو ڕابردووی کەوا بە ناڕەحەتی و بە شەڕ و بە کوشتار و بە چەسانەوە و بە دزینی پارەی خەڵک کەوا ئەم دەسەڵاتە لە هەرێمی کوردستان کردوێتی ئەمانە واز لێبێنین بۆ مێژوو ئەم نەوە تازایی کەوا بینیمان و هەمومان دڵمان پێیان خۆش بوو کە بتوانن ئایندەیەکی جوانتر بۆ خۆیان دروستکەن. ئەمانە بتوانن لە ڕووی خوێندنەوە لە ڕووی فێربوونەوە لە ڕووی زانستەوە لە ڕووی تەکنۆلۆژیای تازەوە بتوانن ئەم ناڕەحەتیانەی ئەم گەلەیکەوە لە ناو ڕۆژهڵاتی ناوەڕاستە وە لە هەر ساتێکە ئەتوانێت ڕوبەڕووی جینۆسایدی بێتەوە بتوانین لەو ڕێگەیانەوە بەرگری لە خۆما بکەین. نەگەین بەوەی کەوا بەردەوام بڵێ فلانە کەس پشتی تێکردین فلانە کەس خیانەتی لێکردین. خیانەت کاتێک خەڵکی کە لێتەکرێ کاتێک کە خۆت ڕێگات پێداوە لێت بکرێت. ئەگەر خۆت بتانی یەکگرتوبی بتانی حکومڕانیشی باشت دەبێ بتانی خەڵکەکەت بە باشی ئیدارە بدەی بە دڵنیاییەوە کەسانێک لە دەرەوە لە لایەنە ئینسانێکەشەوە بەرگری لەکەن. ئێمە بە هەزاران ئینسانمان لە وڵاتانی ئەوروپا بینی کەواسەم کورد نەبوون. بەڵام لەبەرەوەی کەوا مەزڵومیەتی کوردیان بینی هاتنە سەرجادە وەکو کوردەکە بەرگریان کرد. بەڵام کاتێکەوە ئەگەر سبینێ خوانە خواستە زوڵم و چەسانەوەی دەسەڵات لە هەرێمی کوردستانە بەرامبەر بە کوردەکە خۆی بێ کەسی ژنێ سبینە لە دەرەوە بەرگریت لێ بکە ئەڵێ ئەوانە خۆیان بەرامبەر خۆیان واکن کەوات پێویست ناکەم منیش فرمێز بۆ کەسی بۆ گەلێکی بەم شێوازە بڕێژم. ئینشاڵڵا ژیانی سبینێ و دوو سبەیمان لە دوێنێ و پێرە باشترە بێ. بەڕێز ئاریان تاوەگۆزی ئەندامی باڵا لەنەوەی نوێ زۆر سپاس بۆ خۆشەویستانی کورسات نیوز لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆڕامای ئەم شەومان پێشکەش کردن هەموو لایەکتانەمانەتی خوای گەورە بن خواتەکە.